بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى. لقرآن فێر بووینە کەوا پیاوە گەورەکان کاتی خۆی یەتیم بووینە، پێغەمبەری نازدار یەتیم بووە لە پێنا و ڕەزامەندی ڕەب العالەمین ئەنگۆ تێشی قیامەتی منە. زۆر دەستخۆشی لە نەخۆشخانەی میهرەبانی و بە تایبەتی دکتۆر دلێر دەکەین لەو کارە گەورەیەی کە ئەنجامیاندایە ئەو منداڵە خۆشەویستە بێ باوکانە چارەسەری وەردەگرن بەبێ بەرامبەر لەو نەخۆشخانەیە کە وەکو باسم کرد لە تەمەنی 1 ساڵیە هەتا 16 ساڵیە. هەویەی بیمەی تەندروستی نازداران ئێستا خوشکێک 3 منداڵی هەیە تەمەنی 16 ساڵ گچکەتر 3 هەویەمان لۆ دروست کردینە. کاتە هەر یەک لەو منداڵانە خوا نەخواستە کە نەخۆش بوو داکەکە هەویەی منداڵەکەی لەگەڵ خۆی دەینێ. میهرەبانی دڵسۆزی و لێزانی